لە چوارچەوەی هەفتەی بەرهەنگاربوونەوەی توندوتیژەی دژ بە ژنان لە قیدووی ڕێکخراوی خوشكانی ئیسلامی کوردستان ئێواره كۆڕێکی بۆ بانخواز مامەسای ئیسماعیل شێخانی بە ناونیشانی كۆچی گەنجان و لێكەوتەکانی خەمی دڵی دایکان و بوونە قوربانی کچان سازكرد. بە دەرەجەی یەکەم خەمێکی قوڵ بۆ دایکان بەجێهێڵن و بە دەرەجەی دووەم کچەکانمان کە هاوتەمەنی ئەو گەنجانن کە ئێستا کۆچەکەن لە خێزان دواکەون لە دروستکردنی هاوسەرگیری و دروستکردنی خێزان کە ئەمەش کاریگەری زۆری هەیە لەسەر کۆمەڵگا بە دەرەجەی یەکەم کە کچەکانمان قەیرە ئابن و هەر هەم خۆشیان کە ئەڕۆنە دەرەوە کۆچەکەن لەوێ ئەوانیش بە کوڕەکانیشمان هەر قەیرا بن و لەوێ کەسێکیان دەست ناکەوێت بۆ هاوسەرگیری کە هاوشێوەی خۆیان بێ هاوکوفی خۆیان بێ. چالاکانی کۆمەڵی مەدەنی ڕایان وایە حکوومەت و دەسەڵاتی کوردی لە ماوەی حکومڕانی ڕابردوویدا نەیتوانیوە سوود لەو سامانە گەورە مرۆیە وەربگرێت کە گەنجە. ئەوە ژوای کردووە بە لێشا وڵات بەجێ بێڵن و هەندێک جار خۆیان ڕوبەڕووی مەترسی و لە دەستدانی ژیان بکەنەوە. لەلای ئێمە زۆر پێچەوانە هەموو بابەتەکان پێچەوانە بووەوە هەموو شتەکان سەر و خوارەیانی سەیرەگەی گەنجێکێکە لەو بابەتانەی کە حکوومەتی هەرێم نەیتوانی سوودی لێوەربگرێت جگەلەوەی نەیتوانی بگرێت زۆر خراپیش مامەڵی لەگەڵ کرد وای لێ کردووە نە لە ناوخۆی وڵات نە لە دەرەوە گەنج ئیسراحەتی لێن هەڵگیراوە ڕاستەکەی ئەچێتە دەرەوە ئەوەیە کە ئەیبینی ناچێتە دەرەوە ئەوەیە کە لە شەقام ئەیبینی چۆن بەرامبەری ئەوەسن. داهاتووی وڵات بەدەست گەنجانەیە بەڵام بەداخەوە بەهۆی ئەم حکوومەتەی فاشلەی ئەم ئەوای کردووە گەنجان کۆچ بکەن بۆ دەرەوەی وڵات هەم ببنە قوربانی هەم لە ڕووی هاوسەرگیری و پرۆسەیەوە ئەو بە تایبەتیەوە پرۆسەیە زۆر کەم بووەوە لە هەموو شار و شارۆچکێک و بەهۆی ئەوەی گەنجان نە کارێکیان هەیە نە پێداویستی ئەتوانن پێداویستی دابین بکەن تاوەکو هاوسەرگیری بکەن. ئەگەر ناچۆن هەموو ڕۆژێ خوێن ڕشتنی خەڵک دزیکردن موچەنەدان گەندەڵی اینجا یعنی سەرەتایترین شتی ژیانی ئینسانی ڕۆژانە بریتی بێ لە هەواڵ چۆن دەبێت موچە بکرێتە هەواڵ چۆن دەبێت نەوت چۆن دەبێت کارەبا چۆن ئەمانە دەبێت بکرێنە هەواڵ بە پێچەوانەوە دەبوو بەڕاستی خەونی ئایندەی نەوەکانی ئێمەش هەواڵ بووایە. ماوەیەکە سەر لە نوێ شەپۆلی کۆچ بە تایبەت لە ڕێزی گەنجاندا بەرەو خۆراوە و وڵاتانی ئەوروپا سەری هەڵداوەتەوە. ئەوەش بەهۆی نەبوونی دادپەروەری هەلی کار و بێئومێدبوون لە چارەنووس و داهاتوو. ئەم دیاردەیەش یەکێک لە لێکەوتەکانی قوڵبوونەوەی کێشە کۆمەڵایەتیەکان و کەمبوونەوەی پرۆسەی هاوسەرگیری و مانەوەی کچان و قەیرەبوونیانە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.